ژیانەوە کاکاوە ناوی هینایەتمە بەشی پەرستاری فریاکەوتن لە پەیمانگای تەکنیک پایتەخت تووشی حادسە سیارێ بۆ بالەکە خۆیان چاکەنەوە جەماعەت ئەوم لێوەگرن ئەو مەیتەم لێوەگرن مەیت ئەو مەیتەم لۆ چاکەنەوە ئێرە بەشی پەرستاری فریاکەوتنە ئیمەرجنسی نەرسینگ قوتابیان لێرە فێری زۆر شت دەبن لە بواری حاڵەی تەواڕی خوا نەخواستە تووشی دامەچی دەبی خوێن بەربوونەکە بەربوونەوەکە ئینشاڵڵا تووشی تیان نابی بەڵام خوێنکار لێرە لە پەیمانگای پایتەخت هێشتا تەخەرجی نەکردیە دەتانی نەخۆشەکەیان ئەو کەسێک کە زیانی پێکەتیە چای بکاتەوە گیانەکەم هەلەچکەی ژیانی پێ بداتەوە تەبەن ئەوانە بەس دەبۆ بابەت تەندروستی باش نینە ئەگەر لە ژیانی کۆمەڵایەتی ڕۆژانەش ئەوانە برادرت بن کورە بتوێ مێر بێکەچیان بکەی کورە بتوێ یەکەشیان بینیش نەشی بینی لە ڕووی کۆمەڵایەتی و فریاد دەکەی گیانە بەربوونەوەکە شەڕەکە لەگەڵ داچی بنداران تێدەگەی ئەو بەشەیە معدل جەماعەت لێرە ژیانی خۆیان بەسەر دەبن لە پاشان دەبوو ئیمتیحاناتەکان دەستنەوە مەحاضەڕێک چەند جوانە ئەو بەشە باوەڕ ناکەم لە مەحەدەکانی کە هەبی لێرە دێ بە 2 ساڵی هەر تەواو کرد تەواو نەکرد یەکسەر تەواوی وەردەگری نەخۆشخانە ئەوەندە زۆرە حاجی بەڵام دەستی کارکەمە وەرە پەیمانگای تەکنیکی پایتەخت بە 2 ساڵی زەلامی خیتکەوە لە مردنی چەند جوانە خوای